بە هیچ شێوەیەک ئەو قسە ئەسڵ ئەساسی نییە لەبەرەوەی لۆ نمونە خۆم ساحێبی سێ منداڵم و زیاتر لە 25 ساڵە 20 ساڵە یاری لە ژڕەچی دەکەم و زایدەن چەندین ڕاهێنەری بەتوانە هەیە بە هەموو شێوەیەک یعنی ئەو شتە دوورە لە ڕاستیە هەمووی منداڵی خۆی هەیە الحەمدوللا و شکر و وەرزش دەتوانم بڕێم بالعکس هۆرمۆنی تستۆستێرۆن زیاد دەکە هۆرمۆنی گەشت زیاد دەکە بەڵام بە شەرتە چی بەڕێنمایانەکەمەی بکە کە لە ژێر چاودێری ڕاهێنەرگەمەی بکە نەچیتن بەکاری هێنانی هۆرمۆنەشی زیاد بەکاربێن لە حەدی خۆی ئەوە جیاوانەیە کە بەتەمای پاڵەوانەتین ئەوانە هۆرمۆن بەکاردێنین دڵنیا بە بەڵام هیچ ئەسڵ و ئەساسی نییە ئەوە تووشی نەزۆکی بکاتن نەخێر بەگشتی ئەوانەی کە لەو پاڕۆنەتی گەمەی دەکەن زیان لەبەرەوەی ئەوانە بەیانیان عەزەڵەکی بچووک دەکەن ئێواران عەزەڵەکی گەورە دەکەن بەڵام ئەوەی لۆ سحەتی خۆی و تەندروستی خۆی بکە علمیان وایە دوو ڕۆژ یاری بکەی ڕۆژێکی ئیسراحەت بکەی دوو ڕۆژ یاری بکەی ڕۆژێکی ئیسراحەت بکەی بەو شێوەیە ئەوانەی کە وەرزشوانن هەر وەکو گوتم لە بۆ پاڕۆنەتی زیانە ئەوان کرد زیان بێگومان دەبێت لە چەوری دوور بێت لە شەکر دوور بێت لە سەمون هەر شتێک لە گەنم دروستکراوی دەبێت لێت دوور بێت لەو شتانەی کە غازین وەکو ببسی و تایگەر و ناو لەو شتانە دەبێت بە دوور بێتن بێگومان خواردنی تایبەت بێدەبی خەوی چالاک بێ خەوێکی باشی هەبێت زیاتر لۆ نمونە ئەوانەی کە وەرزش دەکەن پێویستیان بە 8 کاتژمێر خەوە